علەما هاتوون بۆ ئەم مەسئلە بۆ ئەوەی ڕوقەی شەرعی و ناشەرعی لە یەک جیا بکرێتەوە سێ مەرجیان داناوە. بۆی ڕوقەی شەرعی و ناشەرعی لە یەک بکرێتەوە سێ مەرجیان داناوە. مەرجی یەکەم ئەو کەلیماتانەی کە ئەنووسرێن لە قورئان و سوننەیە بێت. واتە کەسێک لە خۆیەوە دوعای خۆی نەنووسێ، بۆ نمونە اللهم مثلا اشفه شفاء مثلا خۆی بنووسێ بە کەلیماتی خۆی نە، وشانێک لە قورئان کۆمەڵی ئاەتی قورئان یا کۆمەڵی فەرمایشتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بنووسێ. ئەوە یەک. دوو، بە خەتێکی واضحی جوان نووسرابێ، وها نەبێ کە ئینسان پێی نەخوێنرێتەوە. چکە زۆر کات ئەو دەجالانەی کە یەن بە ناوی دوعا لەوە چ هەندێک ئاەتیش بنووسێ، لە بینی ئاەتەکانە ناوی جنۆکە و ئەوانە بنووسێ، ئەو شەیاطینانە یەن بە خەتێکی ناشرین ئەینووسن. نە، ئەفەرمون عولەما ئەبێ بە خەتێکی جوانی مستەقیم بنووسرێ. ئەگەر خەتی مصحف بنووسرێ باشترە، واتە بە خەتی قورئان ئێستا چۆن نووسراوە ئەوە باشترە بنووسرێ. سێهەم، ئەو کەسەی کە ئەم دوعایە هەڵەگرێ ئیعتیقادی وا نەبێ ئەم وەرەقەیە چاکی ئەکە. ئەمە وەسیلەیە کە چۆن لە حەبەکە وتمان حەبەکە شیفان نییە، دەوایەکە وەسیلەیە کە سەبەبێکە بەکاری هێنی شیفا لای ڕەب العالەمینە. ئەفەرمێ ئەمیش بە هەمان شێواز پێی وا نەبێ ئەم وەرەقەیە چاکی ئەکاتەوە، ئیعتیقادی وابێ حرامە هەڵگرتنی وەرەقەیەک. با ئاەتی قورئانشی تیان نووسرابێ، بەڵکو ئیعتیقادی وابێ ئەمە هۆکارێکە فەرمانێکی ئیلاهیە وننزل من القورئان ما هو شفاء ورحمة. بەو بەرەکەتەوە هەڵیگرێ بەوەی کە خوای گەورە شیفایەکی خسوتە ناو ئەم کەلیماتانەی خۆی ئەبێتە هۆکاری شیفا بۆ ئەم کەسە، نەک پێی وابێ مجڕدی وەرەقەیەک ئیتر هەموو شتێک لە کۆڵ ئەم ئەکاتەوە. قەناعەتی یەقینی بەخوا جەل جەلالوه هەبێ، پشتی بەو قایم بێ.